بەڵێ لەگەڵتان بەردەوامە بین بێگومان کاتێک باسی گرنگیەکان ئەدرێت بە پەروەردە لە هەرێمی کوردستان بە تایبەت هەوڵەکان خزمەتەکان دڵسۆزیەکان بۆەوەی کە نەوەیەکی باش پەروەردە بکرێت یەکێک لەو کەسانەی کە هەوڵێکی زۆری داوە تەمەنێکی زۆری داناوە بۆ ئەوەی کە ڕۆڵەی کورد بە باشی پەروەردەک بکرێت مامۆستا ئەمین سەپانە هەر بۆیە کۆڕێک بۆ بەڕێزیان سازکراوە لەم کۆڕەدا خۆیان باسی ئەزمموی خۆیانیان کردو باسی خزمەتەکانیان کردو کە ئێستا چینە لای بەڕێزیان خۆی زیاتر لەسەر کۆڕەکە زانیاریمان پێشکەشەکەن مامۆستا گیان سڵاوی لێبێت زۆر زۆر بەخێر ئامادە بوونێت ئینشاءڵڵا تەمەند درێژە بن یاخوا بەخێر ئێمە زۆر زۆر خۆشحاڵین زۆر جێگەی شانازیت کەسانی وەکوتۆکە ماوەی چەند ساڵێکە تۆ خزمەت من قەت گلەیم لە ئێوە نییە چونکە خەتای منە نازانم دەردەپیریە یا چی نانایشەڵڵا تەمەند درێژ دەبی قوربانی مامۆستا جا ماشەڵڵا هەموو گۆڤارە جوانەی هەیە تۆ قسە دەکەوتی دانیشانم بۆ بێنە با من دانیشانی بە وڵا سەرکو ئەم کەلانەی کوردەواریشە عەزیت کێشێر بی کە دەست مامۆستا ئەمە نەجوانە ناوەکەی کەلانە لای سای زۆر خۆشە مامۆستا هەوا ساردە و کەلانەی گەرم باش ئەمانەی کەی لای ئەمە بێیان چی باش ئەمانی با لە ئێمە بێت گەزۆکەش بێنە گەزۆ باش مامۆستا گیان کۆڕێک بۆ بەڕێزت ساز کراوە هەر لە کۆڕەکەەوە دەست پێ بکەین هینا گۆڤارێکە بە سپۆنسەری من دەرئەچێت وەرزیە ئەمە یەکەم عەدەدێتی گەزۆ ئینشەڵڵا بەردەوامی شەبی مامۆستا قوربانی ئەمە گەزۆیە ئینشەڵڵا بەردەوام ئەمە وتی چی مامۆسام گەزۆیە ئەمە گۆڤارێکە باشە بە سپۆنسەری من دەرئەچێت لێرە وەرزیە باشە وەرزیەتر کۆمەڵی ئەدیب و ڕۆشنبیر لە هەموو چوار پارچەی کوردستانە تیا ئەنووسن ئەیەخوا هەر بمێنێت سپاس بۆ ئەو هەوڵە جوانانەت جا هەر لەسەر ئەم هەموو هەوڵ و دڵسۆزیە کە بەڕێزت یاوتە بۆ خزمەت بە ڕۆڵەی کورد کۆڕێک بۆ بەڕێزت ساز کراوە لەسەر ناوەڕۆکی کۆڕەکە لەسەر کە بەڕێزت باسی چیت کردو با لەمەوە دەست پێ بکەین وەڵڵا کۆڕێک بۆ بەڕێزت ساز کرا مامۆستای گیان لەسەر ئەم کۆڕە ئەمانەوێت بەڕێزت زانیاری زیاتر پێشکەشمان بکەیت کە دوێنێ ئێوارە ئەم کۆڕە سازکراوە لە سەنتەری ڕۆشنبیری سەرا باسی چیت کردیایە مامۆستا ئەوە ڕێکخراوی زام دادا کەوسەر ماوەیەکە هەڕەڵێ ئەمین باینێک کۆڕێکە بۆ سازکەین منیش هەڕەڵێم جارێ پەلە مەکاو ئەمانە با تۆزی سیحەتم باش بێ ئەمانە ئاخری هینی وتی بەیانی ئەبێ بێ وتم بەیانی تۆف و ڕێهێڵەیە وتی بەخوا سایقەی ساماڵە ئێتر ڕۆژدین بەڕای بەحەقەت کۆمەڵی ئەدیب و ڕۆشنبیر و پیا و چاک و هێن لەوێ بوون کاکە دکتۆر فاروق قەرەداقی ئەوە ڕەفیقی دێرینی منە لە خانەی مامۆسایانەوە تا ئەم کاتە تێکەڵین لەگەڵ دادە کەوسەر خۆش و هەمە پاکچێش ژیانەکەی منی خوێندەوە وردە کەوتینە قسە و باز و ناوەڕۆکی ئەو بابەتانێکەوە ئێمانەوێ لەو کۆڕا پێشکەش بە ئێوە و پێشکەش بە ئامادەبوانی بکەین زۆر باشە کەواتە مامۆستا تا چەند تۆ لە کۆڕەکەیە باسی هەموو ئەم گۆڤارانت کرد کە بۆ منداڵانیە نووسیت بۆی کەمە بێتە بەشێکی گرنگ لە سیستەمی خوێندندا کە خۆت چەند ساڵێکی زۆر مامۆستا بوویت و وانە دووتۆتەوە و ئەمەش بەشێکی کە بێلەوەی کە جارێکی تر مناڵی پێشنا بکەینەوە بەڕاستی زۆر جار کە تۆ ئەڕۆیتە کۆڕێک ئامادەکاریەکی لای خۆتەوە لە دەرونی خۆتە ئامادە کردووە بەڵام کاتێکەیدا ئەو شوێنە ئیتر وەکو بڵی چۆن کانیەک ئەبێ
ئەتەقێ و لە بەهارا و ئیتر ئەوە پرژوو بڵاو ئەبێتەوە بۆ ئەوەی کەوا ئەو کەسانەی ئامادەن لەو کۆڕا هەرێکیان بۆ خۆیان دید و بۆچوونیان هەبێ لە کۆڕەکە ئێمە باسی ئەدەبی مناڵانمان کرد باسی بەشێکی کەم لە ژیانی نامەی خۆم بخوێنەوە باسی ئەوەمان کرد کە ئایا پەروەردە ئەم کات و ساتەیە کە ئیتر لە گیانەڵایە ئایا بەرەو چ قۆناغێکە ڕوا ئایا قۆناغی پێشووتری ئێمە کە لە ئیبراهیم ئەمین باڵداری ڕەحمەتیەوە دەست پێەکە بۆ هەتاوەکو ئێستاکێ چەند جار دەستیان قسۆتە بینی منهەجەکەی و خنکانویان و ئێستا مناڵی کورد زەلیلە بەدەست کۆمەڵێ منهەجەوە کە هیچ مامۆسایشی خاوەن ئەزمون دەستی نییە لە دانانی ئەو بەرهەمانە خۆ ئەگەر من مامۆسا ئەمین لە کەیەکی پێوە بێ ئەبێ دادەسە هەر بڵێ ئەوە لا ببا بۆ تۆ ناکرێ ئەم کتێبە ڕەنگەکەی ناشرینە ئەوەی وایە ئەم دێڕێ ئەمە نییە بە تەواوەتی سفریکەی هیچ بابەتێکی پەروەردەیی بە درێژایی تەمەنی من لە ساڵی 1954 کە من لە پۆلی یەکی ابتیدایی بووم تا ئەم کاتەی لە خزمەتی ئێوام ئەم منهەجەکان ئاڵۆگۆڕی تێکرێ بەڵام ئەوە نییە ئەم منهەجە لابەیی بەدیلی پێ نەبێ بۆ منهەجێکی تر زۆر باشە مامۆستا گیان یاخواتەمە درێژ بی بێگومان کۆڕ و ڕێزلێنان و سمینار بۆ بەڕێستان ئەمە هەر لە چاو ئەو خزمەتیانە کە تۆ کردوتە بێنە سەر ئەم کەلانەی کە لە بەردەمی توایە بۆ ناو ناکەلانە مامۆستا حەزت لە کەلانەیە؟ حەزم لێدی ئەی خۆی ئێستا؟ ئەی خۆم زۆر جار ئەڵەن خراپە چەور نازانم چییە ئەڕۆم لای لە سیتەک لای هین لەوێ ئەی خۆم یاخوانۆشی جانبێ بەس هەر کەلانەکە بخۆ لەگەڵ ڕۆنی کوردی شتامەی خۆ باش نێتۆزێ باوەڕ بکە ئێمە کەرە و ڕۆنی کوردی و کەلانە و دۆخەوا و ترخێنە و ماشێنە و نسکێنەمان لێ بڕا بۆیە ئاوامە بەسەر هات ئێستا ئەوەی ئەی خۆین هەمووی مەوادی بە مەوادی کیمیاوی پەروەردەکرێ بۆیە ئێمە هەر مناڵ ئەبێت لە سکی دایژە تووشی سەرەتان بووە خواردنەکانمان هەندێکی ناتەندروستن نییە ئاو هەواکەمان ئاوە هەوا نییە شار و لادەیش تێکەڵ بوو دام و دەستگاش گەندەڵ بوو ئەوە ئیتر مەساتێکە بە ناگەڕێتەوە جا بۆ ئەم کەلانەیە بۆتان بخوێنەوەی هەر بۆتان باسکەم مادام ئەمە لە داهاتووە ئەبێتە گۆڤارێک پێمان بڵێ ناوەڕۆکەکەی چۆنە هەمووی هۆنراوەیە بۆ مناڵان یاخود چییە؟ ئەم هێنا ئەم دوا بەرهەمە ئەمانە ئیتر تەمەەن بەرەو خەزانە ڕوا لەوە تەمە درێژ بیشەڵانە دوا بەرەمە ئینکۆم ئەم کەلانەیە خواردنێکی کوردەواریە بەڵێ پێشینەکانی ئێمە ئەمەیان بە هەند وەرگرتووە بەڵێ نەچوون بێن شتێکی قورس بکڕن و ئەرکێکی گەورە بکەوێتە سەرشیان ئەشانیان کەلانەیە هەویرەکان شێراوە پیازیان بۆ جنیوە و ئیتر کردویانە سەرساج برژانویان و بەکەرەوە خواردویانە جازانی تۆ چۆن لەم گۆڤارەیە باسی کەلانەکەی تۆزێکمان بۆ ئەمە ویستم ئەم دووسێ ناومدانە ڕازیانە ئەوە ڕازیانە وە گوڵە بەڕێحانە وتیان ڕازیانە تۆزێ هینە بۆ مناڵ قورسە بەڵام کەلانەکە باشترە ئیتر منیش خۆ کەلانەی کوردەواریەکە با کاکە گیانم تاژان ئەڵێ ئەمە ئۆپەرێتە بەڵێ وەرە نازێ تۆش تاژان بچین بۆ لای دایەخان لەگەڵ دادەخەریکن کەلانە دروست دەکەن
هەویری بۆ دەشێلن تەڕێ پیازی بۆ دێنن یەک بە یەک ریزی دەکەن بۆ دایەخانی دەبن لەسەر ساز دەیبرژێنن کەرەی کوردی دەهێنن کەلانەی پێچەور دەکەن بۆ لای میوانی دەبن دۆشاوی توی هەورامان ئامادەیە بۆ میوان هێندە بڵێ یەک و دوو کەلانەمان تەواو بوو ئەمە وەک چۆن کەلانەیە پێناسەی ئەو کەرەسانەیەکەوە کەلانەی لێ دروست ئەکرێ کە هەمووی کوردەواریە دۆشاوە و تڕە پیازە و ئەمانەیە بابزانین کاروان ئەڵێ چی؟ ئەڵێ بە زوویی بە دەست و برد پێشکەشی میوانمان کرد بەشی ئێمەش لەو لاوە بە جوانی چۆر کراوە خواردنی کوردی دایە بە تام و بە بەهایە ڕێزی کەلتور بۆ هەموو دەم وەک یادەوەری سەردەم دایە گیانپشت و پەنای بۆ ئێمە جێگای هیوای بە بەهایە پیرۆزە هیوای دوا ڕۆژی هۆزە ئەی یاخوا دەستی خۆشی مامۆستای چەند ئەم کەلانەیە شتی کەیتایە ئێمە ئەتوانین ئەمانە لە دنیای پەروەردە و فێرکردنە بۆ ئەوەی ئێمە بەجێ نەمێنین لە ئەو نەتەوانەی کەوا کەلتوری خۆیان پاراستووە بەداخەوە ئێمە ئێستا کەلتوری خۆمان نەپاراستووە و خەریشە بەرەو نەمان ئەڕوا ئەوەی ماوە تەنها کەلتور و زمانەکەمانە داوا لە خواگەین کە پارێزگاری لە ئێمەش و لە نەتەوەکەشمان بکە ئیشەڵڵا جا مامۆستا ئەمین لەگەڵ کەلانەکە باسی چیتر کردووە لە ئەم دوا بەرهەمەی بەڕێزت بەڵێ لەگەڵ کەلانەکەیە کە ئەمەنە بە تامولامیشەوە باسە کردووە باسی چیترە کردووە باسی چیترم کردووە باسی چیتر مامۆستا زۆرتان پێ هەر لەسەر کەلانە و تایبەتمەندیە یاخو کۆمەڵێک هۆنراوە و چیرۆشی کەی تایە باتیایەتی هەمووی تایە بەرات و پەروەردە بەرات خۆ بەرات تەنها هین نییە نزیکش بووینە تۆ لە بەرات ئەم نقڵ ئەوە نییە وای لێ هاتووە ئێستاکێ مامۆسای ئازیز و پەروەردەکارەکانمان لە باتی نقڵ و نەبات هینیش کتێبی پەروەردەیش ئەیان بە مناڵ ئەوە شتێکی زۆر باش تەرزە ئەڵێ بەرات هات مژدەی پێیە ئێمەش چاومان لە ڕێیە مناڵان دەستە دەستە بەرات دەکەن بەدەستە مناڵان دەستە دەستە بەرات دەکەن بەبەستە وەکو کەلتور پێکەوە دەیڵێن و دەیڵێنەوە ئەم شەوی بەراتە شەوی خۆشی و خەڵاتە ئەوە لەگەڵی نەکات تێکەڵ بووە لەگەڵ کەلتورەکە وا مناڵان دەگەڕێن دەست بە دەرگاوە دەنێن کەیبانووی ماڵ چاوەڕێن نقڵ و نەبات دەهێنن دیاری ئەم شەو جیایە نە نقڵ و نە خوڕمایە کتێبی پەروەردەیە هەمومان حەزمان لێیە ئای دەستت خۆش بێ کتێبەکە باشترە تاکو هەموو دیاری ئەم شەوە یەک جا دەکەینەوە ئەوە تا مناڵەکان جایەکەنەوە زانن بەڵێ بەڵێ کتێبەکەی پەروەردە دەخوێنین و سەیری دەکەین وردە وردە کامنووسینەی بەهێزە لای مناڵان پیرۆزە بەدڵ دەیخوێنینەوە بیری لێ دەکەینەوە یادی بەرات لای ئێمە وەک یادەوەری و گەمە دیاری بۆ ئێمەی مناڵ پڕیەتی لە گەڕووگاڵ یادی شەوانی بەرات خۆشی بە دڵمان دەدات هەر یەکەمان بە جۆرێ یادی بەرات دەگێڕێ شەوی بەرات بەردەوام ساڵانە دێتەوە لام دەستەکانە خۆش بێت مناڵ چەند یعنی هەست بەوە ئەکات کە خاوەنی کەلتورێکە ئەو کەلتورە ئەتوانێ بەپێی سەردەم ئاڵوگۆڕی تیا بکە بۆ ئەوەی ئەو مناڵانە نەڵێن
ئەم شتە کۆنانە هەر باسەکان ناڵێن ئێمە کۆنەکانمان گەوهەر بوون باشە ئەڵماز بوون باشە ئاڵتون بوون هەرگیز ژەنگ نایەنن زۆر سپاس مامۆستاگیان هەر بمێنی یەخوا بە لەشێکی ساخ و ئیشەڵڵا تەمەەن ڕێگە بعد ئیشی زۆر جوانتر کە چاوەڕێشەکرێ لە بەڕێزن هەر بمێنی سپاس بۆ ئامادە بوو دەستەکانی خۆشوێ مامۆستاگیان زۆر سپاس زۆر خۆشحاڵ بووین بە ئامادەبوون من بە حەقیقەت هەموو جارێ عزیێتی ئێوە عزیێت نییە مامۆستاگیان بەڵام کە ئەزانم خوا بەهرەیەکی یاوە بە من بۆ خزمەتکردنی نەتەوەکەم و مناڵی نەتەوەکەم پێم خۆشە لە کەناڵەکەی ئێوەوە ڕوبەڕووی مناڵە ژێکەڵەکانمان بینەوە و تۆزێک لە هیوا و ئاواتەکانیان جێبەجێ بکەین هەمیشە کورسات ڕێزی کەسانی وەکو ئێوە ئەگرێت و هەمیشە دەرگاشی بۆ ئێوە واڵایە و هەموو کاتێکیش کە ئێوە لێرە ئامادەن جێگەی شانازین بۆ ئێمە چونکە ئێوە بە درێژایی تەمەندتان خزمەتتان کردو لە بواری پەروەردەیە بۆیە ئێمە زۆر خۆشحاڵ بین کەم جارە شاتی تۆ لامان زۆر سپاس بۆ تۆ کاکە جوانەکەم ئێمە بۆ خزمەتی ئەم میلەتە خۆڵقاوین ئەگەر نتوانین خزمەتی میلەتەکە بین بوونمان چییە؟ یاخوا تەمەند درێژ مامۆستاگیان زۆر سپاس دەستە خۆش.